تا بەناوی خوای گەورە لەلایەن ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی هەموو لایەکەکەین. ئێستاش وتاری ڕێکخراوی داکۆک لەلایەن کاک ڕاوێژ عوسمان عەبدوڵڵاوە. با فەرمی. راپۆرتی فەرمی ڕێکخراوی داکۆک سەبارەت بە داڕمانی مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی داکۆک ڕای دەگەیەنێت کە هەرێمی کوردستان لە سای دەسەڵاتی پاوانخوازی هەردوو حیزبی فەرمانڕەوا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی پاشەکشەیەکی مەترسیدار بۆتەوە لە پرەنسیپەکانی دیموکراسی مافەکانی مرۆڤدا. ئەم دەسەڵاتە مۆدێلە شکست خواردووەکانی ڕژێمی شمولی دیکتاتۆرەکانی ناوچەکە و حزبی بەعسی عێراق و لە ناوچوی تێپەڕاندووە و هەرێمەکەی گۆڕیوە بۆ شوێنێک بۆ ئەتکردنی کەرامەتی مرۆڤ، کوشتنی دەنگە ناڕازیەکان لە زیندانەکاندا، بە سیاسیکردنی تەواوی دۆسیە یاساییەکان. ئەم دۆخە نالەبارە پاڵی بەڕێکخراوەکەمانەوە ناوە کە دەنگی ناڕەزایەتی خۆی بگەێنێتە جیهان. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک هۆشداری دەدەین کە شایدی چەندین کەیسی تازەی کوشتن و سوکایەتیکردن بە مرۆڤەکانی لە ناو زیندانەکانی هەردوو زۆنی سەوز و زەرد لەم چەند ڕۆژەی دواییدا. پرۆسەی دەستگیرکردن و دادگاییکردنی ئەم هاوڵاتیانە لە ناڕوونیەکی تەواودا بەڕێوە دەچێت بە شێوەیە کە تەنانەت کە سوکار و خزمە پلەیەک و نزیکەکانیان هیچ جۆرە ئاگاداریەک لەسەر چارەنووسیان نییە. هەندێک جار هەر ئەوەندە دەزانن کە داوایان لێ دەکرێت بێن تەرمەکانیان وەربگرنەوە بە بیانووی ئەوەی گوایە خۆیان لە زیندانەکاندا کوشتووە. ئەمە وێڕای دەیان کەیسی تر هاوشێوە کە هێشتا بە نادیاری و چارەنووس نادیاری تەموژایی ماوەتەوە، کەس نازانێت ئایا لە ژیاندا ماون یان نا. لەسەر ئەم بنەمایە ڕێکخراوی داکۆک و کارەکانی ئەنجامدانی خۆپیشاندانەکان لە 7 شاری بەریتانیا لە خوارەوە ڕوون دەکاتەوە. سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان و بەردەوامبوونی سیاسەتی کەبکردنی دەنگی ئازاد، لێپرسینەوە هەراسانکردنی چالاکوانان و ڕەخنەگران لەلایەن دەسەڵاتی حیزبیەوە، تێکدانی سەربەخۆی دادگاکان و دەستێوەردانی ڕاستەوخۆی و کەسایەتیە یەکەمەکانی حیزبەکان لە پرۆسەی دادگاییکردنی دەستگیرکراوان و گۆڕینی مادەکانی سزادان بەپێی بەرژەوەندی ڕامیاری، داڕمانی دەسەڵاتی جێبەجێکردن و پاشکۆبوون و دەستەمۆبوونی دامەزراوە فەرمیەکانی حکومەت لە ئاست هێزە ئەمنیەکانی هەردوو حیزبی پارتی و یەکێتی، شاردنەوەی چارەنووسی زیندانیان و ڕاگرتن و دادگاییکردنی هاوڵاتیان بەبێ ئاگاداری کەسوکاریان و زیادبوونی دیاردەی بێسەر و شوێنی زۆرم لێ لە زیندانەکاندا. بۆیە داواکاریە سەرەکیەکانی ڕێکخراوی داکۆک لەم خاڵانەی خوارەوە خۆی بەیان دەکات. پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی و ئازادی خوازان بە توندی ئیدانەی دەسەڵاتی هەردوو حیزبی فەرمانڕەوای پارتی و یەکێتی بکەن بەهۆی تاوانەکانی کوشتن و ئازاردانی سیستامیتیکی زیندانیان لە گرتوخانەکاندا، شەرمەزارکردنی دادگاکانی هەرێمی کوردستان و داواکردنی بۆ گەڕانەوەی سەربەخۆی تەواو بۆ دەسەڵاتی دادوەری تا چیتر نەبنە ئەمڕازی جێبەجێکردنی سیستەمی حیزبەکان، شەرمەزارکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی ناچارکردنیان بەوەی لەژێر هەژمونی پاشکۆیەتی هێزە ئەمنیە حیزبیەکان بێنە دەرەوە و پارێزگاری لە ئاسا بکەن. لە کۆتاییدا داوا لە سەرجەم هاوڵاتیانی کوردستان و مرۆڤ دۆستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین کە ببنە پشتیوانمان بۆ ڕاگرتنی بە پەلەی ئەم کارە قێزەون و پێشێلکاریە مەترسیدارانەی بەرامبەر کەرامەتی مرۆڤ لە هەرێمدا دەکرێت. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 15/6/2026. زۆر ئێسش داوا لە کاک دڵگەش ویسفەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. هاوڕێکانی ڕێکخراوی داکۆک سەرەتا کوردستان وڵاتی ئێمە کوجێ داخەیە پارتی وێکێتی پەنا بۆ ئەشکەندانا زیندانیا و خەلکێکی مەدەنی بریە سەر بیرۆڕایەت سیاسی جهێ داخەیە کو حکمرانیە پارتی وێکێتیش میلیشیاتی بەرەف چەتەگەریە و مافیاگەریە ڕۆیشتووە کە خەلکی سەر کۆمێنتێکی گیرن پشتی چەند ڕۆژێکاش گرتنەوە تەرمێوە وەک ژمارە هەنێر نەبوو ماڵەوە و چونکی کۆمێنتێکا بەسیط بۆ سایتێ سەرۆکی حکومەتە هەرێمی نووسیە هەژی گوتنیا بێژین ماوەی بۆریدا کە کوردستان بۆە جێ گرتنا ڕۆژنەمەڤانە و ئازادی خوازە سەر بیرۆڕایەت سیاسی و ڕێگە ئەشکەنجە دانێ ئەشکەندنا فیزیکی و دەرونی ژێر ئەشکەندانێ دانپێدانێت نەڕاست و نەدرست پێدانی نەکردن و سەروە دانپێداناژی هاتنە حەکمدانکردن هەنابردنا پارتی وێکێتی بۆ ئەشکەنجەدانێ یا فیزیکی و دەرونی بەرامبەر هەر چالاکوانێکی ئەو ڕۆژنەمەڤانێکی شڕاستی جێ شکستنا وێ دەستهەڵاتە دکتاتورە هەر دەستهەڵاتە دکتاتور پەنا بۆ ئەشکەنجەدانێ بری دماهێشکێدا هەریا هاتیە ڕۆخاندن. بەڵێ ڕێجوسڵاو بەوە. ئێسش داوا لە کاک سادر سەلیمەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. خۆی گەورە و میهرەبان
ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەوە بۆ ناڕەزایی دەربڕین و دژی ئەشکەنجەی زیندانیان لە زیندانەکانی یەکێتی و پارتیدا وەک دەبینین لە چەندان ڕۆژی ڕابردوودا کە چەندان هاوڵاتی لە زیندانەکانی یەکێتی و پارتیدا زیندانی کراون و براونە بەردەم دادگاکان چونکە دادگاکان سەروەرنین لە ژێر چەتری حیزبەکاندا بڕیار دەدەن دەبنە دەسەمۆ کراون لە ژێر دەسەڵاتداراندا بۆیە هیچ یاسایەک نییە لەو وڵاتەدا بۆ هێشتنەوەی دەسەڵاتی خۆیان وە لە زۆنی زەرد و پارتی پێشمەرگەیەک تەنیا لەسەر نووسینی کۆمنتێک و ڕەخنەگرتن لە دەسەڵاتیان دوای 2 مانگ بێسەر و شوێنکردنی تەرمەکەی ڕادەستی کەسوکاری کرایەوە بۆیە کوشتن و تۆقاندن و زیندانیکردن و خنکاندن و ئەشکەنجەدان نوێ نییە میراتی حیزبی بەعسیە بۆ بارزانی و تاڵەبانیەکان لێرەوە داوا لە ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتیەکان دەکەم چی زووە بێنە سەر هێڵ بۆ ئەوەی چیتر یاری بە کەرامەتی مرۆڤایەتی نەکەن لە پێناو هێشتنەوەی دەسەڵاتی خۆیان دەستەی بۆردی ڕێکخراوی داکۆک ئەنجومەنی گلاسگۆ سکۆتلەندا سادر سەلیم 15/6/2026 ئێسێش داوا لە کاک سەرکۆ سلێمان حسێنەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. ساڵتان لەبێ هاوڕێیان من پێم وایە لە هەرمی کوردستاندا دادگاکان لە زۆربەی کاتەکاندا ڕۆڵی سەربەخۆیی و دادپەروەری خۆیان دوورکەوتونەتەوە بوونەتە ئامرازێک بۆ جێبەجێکردنی ویستی هێزە سیاسیە دەسەڵاتدارەکان ئەم دۆخە متمانەی خەڵکی بە دەستگای دادوەری بە شێوەیەکی مەترسیدار لاواز کردووە وەک چالاکەوانێک لە بواری مافەکانی مرۆڤ بە توندی ئیدانەی سیاست و کردارەکانی حیزبە دەسەڵاتدارەکان دەکەم ئەو حیزبەی کە لە جیاتی پاراستنی ماف و ئازادیەکانی هاوڵاتیان زیندانەکانی کوورێتە شوێنی ترساندن گوێنەدان و پێشێلکردنی کەرامەتی مرۆڤ هەر هەواڵێک لەسەر مردنی زیندانیان لەژێر ئەشکەنجەدا نیشانی شکستی سیستەمێکە کە خۆی بە یاسا و دادپەروەری دەناسێنێت پرسیارێکی سەرەکی هەمیشە دەمێنێتەوە کاتێک مرۆڤ لەژێر ئەشکەنجاندا دەکوژدرێت دادوەرەکان لەکوێن کاتێک مافە بنەڕەتەکانی هاوڵاتیان پێشێل دەکرێن دەستگاکانی دادوەری بۆچی بێدەنگن بەڵام هەمان ئەو دەستگایە بە خێرایی دەجوڵێت کاتێک مامۆستایەک داوای موچەی خۆی دەکات یان ڕۆژنامەنووس و چالاوەکانێک ڕای خۆی دەردەبرێت زیندانیکردنی دەنگە جیاوازەکان و تاوانبارکردنی ڕەخنەگران بە تۆمەت و سیناورەی سیاسی خزمەت بە دادپەروەری ناکات بەڵکو زیاتر نیشانەی لاوازی سیستەمێکە لە بەرامبەر ڕاستی و ڕەخنەدا ناتوانێت خۆی بپارێزێت دادگایەکە لە ژێر سایەی حیزب و بڕیاری سیاسی کار بکات ناتوانێت پەناگەی ماف و ئازادی بێت دادوەری تەنها کاتێک واتای هەیە کە سەربەخۆ و بێلایەن و پابەند بە یاسا و مافەکانی مرۆڤ بێت هەر شتێک جگە لەمە شەرمەزاریەکە بۆ مێژوو خەڵک دەستان خۆش بێ داکۆک بۆ ماف و ئازادی 15/6/2026 گلاسگۆ. ئێسەش داوا لە ڕێباز ڕزگارە دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بە ناوی خوای گەورە و میهرەبان دادگا لە هەر کۆمەڵگایەکە بنەمای دادپەروەری و پاراستنی مافەکانی مرۆڤە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو بنەماگرنگە تووشی کێشەیەکی گەورە بووە دەستەمەبوونی دادگا لەلایەن هێزە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی کاتێک دادگا سەربەخۆ نەبێت دادپەروەری دەبێتە قوربانی هاڵاتێکی سادە کە داوای مافی خۆی دەکات لە بەرامبەر سیستەمێک دەوەسێت کە بڕیارەکانی بەپێی یاسانیە بەڵکو بەپێی بەرژەوەندیە حیزبیەکاندا دەدرێت ئەمەش بە هەمان کات باوەڕی گشتی لە سیستەمی دادوەریدا تێک دەشکێنێت دەسەمەبوونی دادگا تەنها کێشەیەکی یاسایی نییە ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی و ئەخلاقیە ئەگەر دادگا نەتوانێت داد بدات کێ دەتوانێت ئەگەر یاسا بەسەر هەمووان یەکسان نەبێت ئەوە ئازادی و یەکسانی تەنها وشەیەکن بێمانە ئێمە پێویستە داوای سەربەخۆیی لە دادگاکان بکەین داوای سیستەمێکی شەفاف و دادپەروەر بکەین دەنگمان بەرز بکەین دژی هەموو جۆرە دەستوەردانێکی سیاسی لە کاروباری دادوەریدا دادپەروەری بنەمای ئاسایش و گەشەی هەر نەتەوەیەکە بێ دادپەروەری هیچ شتێک بەردەوام نابێت ڕێکخراوی داکۆک 15/6/2026 ئەنجومەنی گلاسگۆ. ئێسەش داوا لە کاک هەڵات ئەحمەد حەماکەین بۆ پێشکەشکردنی وتارێک. من وەکو چالاکوان هەڵات ئەحمەد حەمە پێم وایە ئەگەر دەتەوێت داهاتووی وڵاتێک ببینێ سەیری ناو زیندانەکانی بکە پارتی و یەکشێتی ناشرین و پارتی و یەکشێتی باشرین و هۆشیارترین گەنجەکانی ئێمە خستۆتە زیندانەکانەوە تەنها لەبەر ئەوەی وە خۆیان بیر ناکەنەوە بەژاری خۆپیشاندانەکانیان کردووە دژی ئەوان من تونترین ئیدانەی ئەم سیاسەتەی تۆقاندنە دەکەم کە لە زیندانەکانی ئەوەندا دەگوزارێت کە تیایدا زیندانی کراوان ئەشکەنجە دەدرێن و دەگوژرێن بۆ پەڕی شەرمەزاری ئاڕاستی دەستگا دادوەرەکان دەکەم دادوەرەکانمان بوونەتە سێبەری دەستگا هەواڵگریەکان هەڵات ئەحمەد حەمە ڕێکخراوی داکۆک. ئێسەش داوا لە کاک شیرۆ عەبدوڵڵاکەین بۆ پێشکەشکردنی وتارێک. من لێرەم وەک دەنگێکی ئازاد دەمامک لەسەر
ڕووی دەسەڵاتی مافیای هەرێمی کوردستان لا دەبم. یەکەم بە توندترین شێوە ئیدانەی دەسەڵاتی تاوانباری هەردوو حیزبی پارتی وێکێتی دەکەم. ئەو دوو حیزبەی زیندانەکانیان کردوتە گۆڕستان و تیرۆرکردنی چالاکوان و دەنگە ئازادەکان، کوشتنی مرۆڤ لەسەر بیر و ڕاو نووسینی کۆمنت، لوتکەی تیرۆریستی بوونی ئەم دەسەڵاتەیە. دووەم، ڕسوا و شەرمەزار بێت ئەو دادگای هەرێم کە بوونە تا سەگی ڕاوی دەستی حیزب، دادگایەک بڕیارەکانی لەلایەن تەلار و بەرپرسانی خێزان دەسەڵاتدارەکانەوە بۆ بێت دادگا نییە، بەڵکو چەکێکی پیسی یاساییە بۆ شەریعەتدان بە سیستەمی پارتی وێکێتی. ئێمە لە ڕێکخراوی داکۆک ڕای دەگەێنین، چۆک بۆ تیرۆر و تۆقاندن دانادەین، لە هەر کوێ ئەم جیهانە بن دەبینە کابوسی سەرانی ئەم دەسەڵاتە تاوانبارە. بڕوخێت ستەمکاری باندی حیزبی بژی ئازادی و دادپەروەری.